بەڕێزانم کاتتان باش هەواڵەکانی ساعت نۆتان پێشکەشەکەم لا گرنگترین سەردێڕەکانەوە دەست پێکەم. ئاسۆ مامەد لەگەڵ لێپرسراوانی مەڵبەندەکانی کەرکووک و دەوروبەری کۆ دەبێتەوە بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکان دەکات و بڕیار دەدرێت کێشەکان بکرێنە راپۆرت و ڕادەستی پەرلەمانتاران بکرێن بەمبەستی چارەسەرکردنیان لا بەغداد. لە چوارچێوەی دیدارەکە یەکێتیدا لێپرسراوی ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتەکان لەگەڵ بەشێک لا سەرۆک ڕێکخراوەکان و لێپرسراوانی بەشەکانی مەڵبەندی کەرکووک کۆ دەبێتەوە. پەرلەمانتار سەباح حەبیب داوا دەکات سەرۆکوەزیرانی عێراق سەردانی کەرکووک بکات و بە دوواداچوون بۆ کێشە خزمەتگوزاری و کارگێڕەکان بکات، لەوانەش خراپی دۆخی کارەبا و بەرزی نرخی مۆلیدەکان. سەرۆکی شارەوانی کەرکووک سەردانی گەڕەکی ئێسرا و مەفقودین دەکات و لە نزیکە و گوێبیستی و هاوڵاتیانە دەبێت کە بەهۆی پرۆژەیەکی جوانکاری تایبەت با چەمی خاسە هەڕەشەی ڕووخاندن لەسەر خانووەکانیان دروست بووە. لقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکان کۆچای بە قۆناغی یەکەمی دابەشکردنی کۆبوونەکانی بنزین دەهێنێت و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا قۆناغی دۆمی کۆبوونەکاندا بەش بکرێت. ئاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی لە کەرکووک لەگەڵ لێپرسراوانی تایبەت با مەڵبەندەکانی سنووری کەرکووک و دەوروبەری و ژمارەیەک لە پەرلەمانتارانی یەکێتی کۆبووە. لە کۆبوونەوەکەدا بە دوواداچوونی پێویست بۆ دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کرا لە ڕووی سیاسی و ئەمنی و کارگێڕیەوە. هەروەک بڕیاردرا لە ڕێگەی مەڵبەندەکانی کەرکووک و دەوروبەریەوە بە دوواداچوونی پێویست بۆ کێشە و گرفتەکانی ناوچەکە بکرێت و کارێک پێویست بکات بکرێتە راپۆرت و ڕادەستی پەرلەمانتاران بکرێت با مەبەستی چارەسەرکردنیان لە بەغداد. کێشە کشت و کاڵی و ئیداریەکانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی دیکە لێپرسراوان و پەرلەمانتارانی یەکێتی کۆکردەوە. ئاسۆ مامەن سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لێپرسراوی مەڵبەندەکان و وەفدێکی پەرلەمانتارانی فراکسیۆنی سەوز بۆ تاوتوێکردنی دۆخی ناوچە جێناکۆکەکان کۆبووەوە تاوەکو ئەو کێشانەی هەن لە بەغدا هەوڵ بۆ چارەسەرکردنیان بدرێت. لە کۆنگرێکیشدا ئاسۆ مامەن ڕایگەیاند لە ڕێگای مەڵبەندەکانی یەکێتیەوە کێشەکان دیاری دەکرێن و لە بەغدا هەوڵ بۆ چارەسەرکردنیان دەدرێت. فراکسیۆن ئەمڕۆ ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەغدا لە لایەنە پەیوەندیدارەکان دیارە هاتنیان بە خۆیان بۆ کەرکووک و بەڵێنەوەیشیان داوە بە زوویی و بە بەردەوامی سەر لە کەرکووک و ئەم ناوچایی جێناکۆکان بدەن بۆی هەر کێشە و گیر و گرفتێکە بێ هەوڵی توانای خۆیان بخەنەگەر بۆی بتوانن چارەسەری بکەن. هەمووشمان نەزانین ئەم وەزعە سیاسی کە ئێستا لە عێراقەیە و خەڵکانێکە بۆ پێیان وابوو یان لایەن هەبوو پێیان وابوو کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کەم بکەنەوە بینیمان کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو هەنگاوانەی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆن و وەفدی دانووسانکار لە بەغدا ڕۆڵێکی گرنگ و بەرز بوو و جێگای ئومێدی کەرکووک و سەرجەم ناوچە جێناکۆکان و خەڵکی کوردستانن. دڵنیام ئەوەی پێیان بکرێت درێغی ناکەن. کێشە ئەمنی و ئیداریەکان و کێشەی زەویە کشت و کاڵیەکان تەوەری سەرەکی کۆبوونەوەکە بوو جەخت لەسەر چارەسەرکردنیان کرایەوە. بیستی هەموو ئەو کێشانەی کە هەبوو لەو ناوچەیە سەبارەت بە مەسەلەی ئاسایش سەبارەت بە مەسەلەی ئیداری بە مەسەلەی کشت و کاڵ هەموو ئەو کێشانەی کە هەن لەو ناوچەیە وەکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لەگەر هەواڵانمان هاتین گوێبیستی هەموو ئەو کێشانە بوون و ئەوەی کە پێویستە بۆ دیاریکردنی گروپێک یان لەگەر هەواڵانی پێشتر پەرلەمانتارە کۆنەکان و دایدەن پەرلەمانتارانی نوێ لە سنووری کێشە لەسەرەکان بۆ بەرداریکردنی کێشەکانی ئەو ناوچەیە ڕاستەوخۆ و بەرزکردنەوەی ئەو مەلەفانەی کە هەن لەگەر بەغدا گفتوگۆ بکەن. هەروەک ڕەخنەی توندیش لە پلانی ئیدارەی پارێزگای کەرکووک گیرا کە لە ڕێگای زەویە کشت و کاڵیەکانەوە کە موڵکی کوردن هەوڵ بۆ تعریبکردنی ناوچەکە دەدات و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ناهێڵین چی دیکە ئەو پێشێلکاریانە بکرێت و بە یاسا ڕێگری لێ دەکەین. بتوانین ئەم تعریبی بەناوی زراعەوە ئەکرێت لە سنووری کەرکووک و دەوروبەر و تا
خورمات و ئەوانە چۆن بتواندرێت لەگەڵ هەیەی ئیداری سنوورەکە یاخود ئەوەی کە ڕەبتی بە کاروباری وەزارەتەکانەوە هەیە لە بەغدا قسەیە سەر بکەین بۆیە ئەمڕۆ جومان لە ڕێنمایی و پێشنیاری هەواڵەکانمان بوو لە سنوورەکە و ئینشاڵڵا لەگەڵ دەست بەکاربوونی زیاتری ئەم لیژنانەی پەرلەمانی عێراق جەخل لەوەکەینەوە کە دەبێت ئەم تاریبەی بە ناوی زراعەوە ئەکرێت لە سنوورەکە بوەسێندرێت. لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە کێشەکان زۆرن لە سەروی هەمویانەوە کێشەی ئەمنی و ئیداری و کشت و کاڵیە هەروەک پرسی تعریبکردنی ناوچەکە کە چەند کەس و لایەنێکی شۆڤینی دەستیان داوەتێ یەکێتیش وەک خەمخۆری ناوچەکە و دانیشتوانەکەی هەر لە سەرەتاوە درچی بەو مەترسیانە کردووە و هەر ئەویش ڕێگری لێ کردووە و لەم خولەی ئێستای پەرلەمانیش لە ڕێگای نوێنەرەکانیەوە یەکێتی کار بۆ چارەسەرکردنیان دەکات و پلانی شۆڤینیەکان و هاوپەیمانەکانیان پوچەڵ دەکاتەوە. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. لا چوارچۆی دیداری یەکێتیدا عەبدوڵڵا میرویس لە پرسراوی ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتەکان لەگەڵ بەشێک لە سەرۆک ڕێکخراوەکان و لە پرسراوانی بەشەکانی مەڵبەندی کەرکووک کۆبوو. لە دیدارەکەدا چەندین کێشە و گرفتی بەردەم ڕێکخراوەکان باسکران و پێشنیازی سەرۆک ڕێکخراوەکان وەرگیرا تاوەکو بگەن بە دەرەنجامێکی گونجاو بۆ خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگە. کۆبنەوە طبعاً لە دیداری یەکێتی یعنی دیداری یەکێتی بۆەوە سازەکرێت چکە بۆی جۆلە هەموو کەم و کوڕەکان بگرین و بەرنامەی داهاتوومان چی بێ خۆتان زانی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە لەگەڵ تازەگەریایە بۆی ڕاو بۆ چوونی ئەندامەکانی خۆمان بزانین وەکو ڕێکخراوەکان بزانین چیان پێ باشە داواکاریەکانیان چیە بێ بە بەرنامەی کاری یەکێتی لە داهاتووە. لەم دیدارەدا کۆمەڵەشت باسکرا ئەمڕۆ لەوانە نقابەکان و ئەتحادەکان و ئەو یەکێتیانی کە پیشەین و زایدەن ئەو باس لە ڕۆلی ڕێکخراوەکانی ئەنجیۆ کرا و بە هەمان شێوە باس لە گەنج کرا. هەڵسان ئێمە سەرۆکی ڕێکخراوەکان زۆر مۆزەعەکانی مناقەشەمان کرد لەسەر دانانی بووچە بۆ ڕێکخراوەکان لەسەر پرۆژەکان ئینشاءڵڵا یعنی حەزەکەم ئومیدم هەیە ئیلتیزام بکەن لەو خاڵان. پێشتر بە بەشداری پەرلەمانتاران یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی کەرکووک بە دۆداچوونی بۆ کێشەی کارەبا و خراپی دۆخی خزمەتگوزاریەکان کرد و دەرەنجام بە هەوڵی پەرلەمانتاران پشکی کارەبای کەرکووک زیاد کرا. بە جۆرێک لە ئێستادا ڕۆژانە زیاتر لە 16 ساعت کارەبا بۆ کەرکووک دابین کراوە بەڵام ئەمە نەبووەتە هۆی کەمبوونەوەی نرخی مۆلیدەکان ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. لەبارەیەوە پەرلەمانتار سەباح حەبیب ئەنجای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران ڕایگەاند تەواوی دەسەڵاتە دەستوری و یاسایەکانیان بەکاردەهێنن بۆ چارەسەرکردنی کێشەی نرخی مۆلیدەهلەکان کە بۆتە بارگرانی بۆ هاوڵاتیان. چارەسەری پرسی مۆلیدەکان خۆی لە زیادبوونی پشکی سوتەمەنی بۆ مۆلیدەکان و زیادکردنی کارەبای نیشتیمانی دەبێنێتەوە. ئێمە لەم کاتەوەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدان هاوڵاتیانی کەرکووک لە بارێکی ئابووری قورسدا دەژێن بەهۆی بەرزبوونەوەی شتومەک لەگەڵ ئەوەشدا ئەم مانگە دووبارە پارێزگاری کەرکووک بڕێکی زۆر نرخی مۆلی دیاری کردووە بۆ دانیشتوانی شاری کەرکووک. ئێمە مەمە زوڵمێکی زێن بەرامبەر دانیشتوانی شاری کەرکووک ئەکرێت و ئێمە وەکو نوێنەران هەرچی دەسەڵاتی یاسایی و دەستوریمان هەیە بەکاری دێنین بۆ وەستانی ئەم جۆرە زوڵمە. هەر لێرە شۆداوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەن بە زووترین کات سەردانی کەرکووک بکەن بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ نهێشتنی ئەم زوڵمە لە دانیشتوانی شاری کەرکووک و ئێمە بە هیچ شێوە لە شێوەکان ناوەسین لەسەر ئەم زوڵمە. ڕۆژێک بنزین نیە، ڕۆژێک نەوت نیە، ڕۆژێک گرانی نرخی مۆلدە بۆ سەر دانیشتوانی شاری کەرکووک وەک ئاماژەم پێکرد کە بارێکی قورسی ئابووریان هەیە. ئێمە داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و ئێمەش وەکو خۆمان وەکو نوێنەرانی کەرکووک هەموو دەسەڵاتە یاسایی و دەستوریەکانمان بەکاردێنین بۆ لابردنی ئەم زوڵم و زۆر لەسەر دانیشتوانی شاری کەرکووک. بەهۆی پرۆژەیەکی سەرچاوەکانی ئەو لە دیاریکردنی ڕێڕەوی چەمی خاسە و بەردڕێژکردنی کەنارەکانی بەشێک لە دانیشتوانی گەڕەکی ئەسرا مەفقودین کە خانۆکانیان دەکەوێتە سەر کەناری چەمی خاسە گرتبوونەوەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوایان کرد پرۆژەکە بە کەمترین زیان بۆ سەر خانۆکانیان ئەنجام بدرێت. ئەمەش لە کاتێکدا بە پێی دیزایانی پرۆژەکە بەشێکی زۆر لەو خانوانەی لەسەر کەناری خاسە دروست کراون لەو گەڕەکە دەکەونە بەڕووخاندنەوەش نیگەرانی ئەو خێزانانەی لێکەوتوەتەوە. پرۆژەیەکی دیاریکردنی ڕێڕەوی ڕووباری خاستە لە کەرکووک و جوانکردنی کەناری ڕووبارەکە
کە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق جێبەجێی دەکات هەڕەشە لە ڕووخاندنی زیاتر لە 2000 خانووی زیادەڕە و دەکات. دژی دروستکردنی ئەو پرۆژەیە دانیشتوانی ئەو خانوانی گەڕێکی ئەسرا و مەفقودین کە دەکەوێتە سەر کەناری ڕووبارەکە گردبوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان کرد پرۆژەکە بە کەمترین زیان بۆ سەر خانووەکانیان ئەنجام بدرێت. ئەگەریش ئەو دوو سایداکەن لە ڕەسیبەکە تۆزێ مساعدەی خەڵکی بکەن بەڵام وەکو هەنێک کەس سێرەکەی تۆزە زیادە ڕەوی کردووە دوو لە حازری جنابتان حیوانشت بە خێوەکە ئەوە مشکلە نییە ئەوە خۆمان لەگەڵ ئەو شتین با بیر بخوێنین بەڵام ئەو ماڵەکان تر ئێمە هەمووی نەبوون نەداراین من ئەگە هەم بێ لێرە خالی ناکەم دواکاریمان ئەوەیە حوسەکانمان دەڕوخێنن هەموو فەقیر و فەقارانە لێرە بۆ خۆمان دانیشتوونە هەموو دەربەدەرین و ئێمە ئەمانوێ هیچمان ناوێ بەس خانووەکانمان نەڕوا ئێمە رازین ئەرڵە زیادەکانمان بۆ چییە بەس خانووەکانمان نەڕوخێت و دەربەدەرنین و هەموو بڕێ مناڵمان هێت و بۆ کێ بڕوین ئێمەش لەگەڵ ئەوەی مامۆستاگیان لەبەر ئەوەی کەوا ئەوەی ئاژەڵ بەخێوەکە یا حەدیقەیە ئەوە بڕوخێ قیناوە مشکلەمان نییە بەڵام ئێمە ڕین نەگاتە خانووەکانمان نەگاتەوە شوێنی کەوا سەقفێ ماڵ و مناڵمانی تایە لەبەر ئەوەی ئێمەش لەگەڵ ئەو مەشروعین لەگەڵ ئەو ڕایین کەوا جوانی بە پارێزگاکە پارێزیێت و بە جوانی ڕێنێکی جوان ئەداتەوە بەڵێ ئێمەش لەگەڵ ئەوەین. بەڕێوەبەری شارەوانی کەرکووکش ڕای دەگەێنێت کەوا پرۆژەکە پەیوەندی ڕاستەوخۆی بە بەڕێوەبەراتەکەیانەوە نییە و لە هەوڵدان کەوا پرۆژەکە گۆڕانکاری بەسەردابێت بە شێوەیەک تەنها ئەو زیادە ڕەویانە بگرێتەوە کەوا بۆ ئاژەڵداری بەکاردێت. ئەو مخالفاتانە لا ئەبرێ بەڵام وەکو خانوو ستری ماڵەکان ئێمە لەگەڵ ئەویانیمان و من ئەم پرۆژەیە هیچ پەیوەندیەکی بە شارەوانی نییە چووکە من ڕوونکردنەوە بۆیان دا کە ئێمە لە 2021 پرۆژەی واماندانە ناوە لە 2022 کە پلانی پرۆژەکانم تەقدیمی محافەزە کردووە هیچ پرۆژێکی وای تێ نییە و ئێمە لەگەڵ ئەویانیمان خانوو زیان بە خەڵک بگەێنین خانوویان بڕخێنین بگرە ئێمە بێ هاوکاریان بکەین یعنی خزمەتیان بکەین دیارە ئەم بابەتە لەگەڵ دایری ڕێیا دوای مامۆستا لەگەڵ چەند کەسێک ئابێ بچن دانیشن بۆ ئەوەی ڕوونکردنەوەی تەواو بدەن و چی شتێک لە بەرژەوەندی شارەکە و بەرژەوەندی خەڵکەکەیە ئەوە بکرێت. پرۆژەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکان و جێبەجێ دەکرێت کە پێک هاتووە لە دیاریکردنی ڕێڕەوی ڕووباری خاسە و جوانکردنی کەناری ڕووبارەکە بەوەش بەشێکی زۆر لەو خانوانەی لەسەر کەناری ڕووبارەکە دروست کراون دەکەونە بەر پرۆژەکە و بڕیاری ڕووخاندنیان دراوە ئەویش نیگەرانی ئەو خێزانانەی لێکەوتوتەوە. ئازەشکور کەناڵی ئاسمانی کەرکووک. لە مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان ڕووداکە لە بازارەکان بەڵام مەرج نییە و بیانەوێت بتوانن بیکڕن چونکە نرخی شتومەک بەرز بۆتەوە. دانیشتوانی کەرکووک بە دوواداچوون و چاودێریکردنی بازار بە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان دەزانن. هەروەک بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک پلانی تایبەتی دانا و بە درێژایی مانگی ڕەمەزان مەفرەزەکانیان لە شوێنە گشتیەکان دەبن و دۆخەکە دەپارێزن. مانگی ڕەمەزانە بازار جمەی دێت بەڵام مەرج نییە ئەوانەی ڕویان لێ کردووە بتوانن بەخواستی خۆیان پێداویستیەکانیان بکڕن چونکە نرخی کەلوپەل و شمەکەکان زۆربەی بەرز بووتەوە. داواش دەکرێت چاودێری بازار بکرێت و هێزانیەکانیش لەم مانگەدا ڕۆڵی خۆیان ببینن. ئەوانەی لە بازاردا فرۆشیارن مەرج نییە قازانجیان زۆر بێت چونکە ئێستا شمەکەکان بە گران دەهێنرێن. ماوەی 20 ساڵە لە بازاردا کار دەکات. ئەو دەڵێت هیچ کات وەک ئێستا بازار گرانی بەخۆیەوە نەبینیوە. ئەو مادەی کە دێ لە هینەوە خۆی گرانە ینی عچق ڕۆژ بەرە شتەکە بەرەو گرانی ئەڕوە بە گرانی دێت و خۆشمانە بێگرایت فەرموسە شیر وایە قوتی 100 دینار 150 نرخێرەکە سەفەر ملایەمە سەرگی قوتیە شیر هەیهێنین وەسڵمانەیە کارتۆنی بە 100 دلارە هەکاتە 148 24,000 ئەیدەنە 25 خوتی 500 نارەکەینە سەریەمە. داوا دەکرێت هێزانیەکان و لایەنە پەیوەندیدارەکان چاودێری وردی بازار بکەن تاکو نرخەکان قۆڕغ نەکرێن. لە هەموو حاڵەتەکانیشدا حکوومەت بە بەرپرسیار دەزانرێت بۆ چارەسەری دۆخەکە
لە مانگی ڕەمەزاندا و دواتریش. ئەگەر ماوە غیدایی کە تەوزیعێکات خەڵکەکە پێویستی بۆ نابێت لە بازار شتەکە بکڕێت بەس ئەگەر نمێنێت مەوادەکە تەڵەبی زیادە بێ و سعرەشی بەرزێ بێتەوە کە ئەسەوتی 2 مانگ مەواد دەدەم سە خەڵک وەستا بازار هەموو شتێک کاستە دەکڕێ خەڵکەکە وەکو بڵێ مناسبەی ڕەمەزان ڕۆن پێشتر بە 14,000 بوو 12,000 بوو ئێستاکانە 18,000. هەرکەس بۆ خۆی سارێکە فرۆشێ هەیە تشتی گران کردو هەیە تشتی هەرزان کردو عنی هەرکەس بۆ خۆی سارێکە بابێت ئەوە بازارە گەورەیە لێرە ئەمانەی متابعی بازارەکە بکەن. پۆلیس وەکو لایەنی ئەمنی بۆ پاراستنی هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا بوونی دەبێت لە بازار و شوێنە گشتیەکان و بە هاوبەشی چاودێری نرخەکانیش دەکەن. هەمووی هێزەکانمان کردوتە ئامادە باشیەوە پلانێکی ئەمنی تۆکمەمان داڕشتووە بۆ هەموو ڕۆژانی ڕەمەزان تا ئەگەینە ڕۆژی جەژنی ڕەمەزان هەوڵە دێنکەوە بە شێوەیەکی ئارامگیر ئەم شارە بەڕێوەبەرین سەرماڵی هاوڵاتیان بپارێزین. بەرزی بەهای دۆلار، قەیرانی دارایی، هۆکاری سەرەکی دروستبوونی کاریگەرین لەسەر ژیانی خەڵک ئێستا لە نێوان کڕیار و فرۆشیار بۆ ئەوەی هیچ کامیان زەرمەند نەبن بە ئەرچی حکوومەت دەزانرێت چارەسەرێک بدۆزێتەوە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. لقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان لەبارەی دابەشکردنی کۆبۆنی بنزین بەسەر شۆفێراندا بڕیاریدا بەهۆی کەمبوونەوەی سەردانی کارانیان کۆبۆنەکان بۆ لقی کەرکووک بگوازنەوە و دواتر لە کات و شوێنێکی تردا دەست بە دابەشکردنەوەیان دەکەنەوە. ئاماژەی بەوەش کرد کارکردنیان بۆ کۆپیکردنی بەشی دۆمی کۆبۆنەکان بەردەوامە و لە ئایندەدا بەشی دۆمی کۆبۆنەکان دابەش دەکەن. سەبارەت بۆ شۆفێرانی کەرکووک کە دوای 23 مانگی ڕابردوو مامەڵەکانیان بۆ کۆبۆنی بنزین پێشکەش کردووە لقی کەرکووکی کۆمپانیاکە ڕایگەیاندووە. کارەکانیان بۆ کۆپیکردنی کۆبۆنەکانی و شۆفێرانە بەردەوامە و دوای تەواوکردنیان دەگەنرێتەوە دەستی شۆفێران. سەبارەت بۆ شۆفێرانەشی کار دووجارەکە فرای پێشکەشکردنی مامەڵەکانیان نەکەوتون ڕوونی کردوتەوە. دوای دابەشکردنی بەشی دۆمی کۆبۆنەکان دەست دەکەنەوە باوەرگرتنی مامەڵێ و کەسانەی تر کە فریانە کەوتون لەو دوو وەجبەیەدا مامەڵەی دەرهێنانی کۆبۆنی بنزین پێشکەش بکەن. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند هیچ نیازێکیان نییە نرخی سوتەمەنی بەرز بکەنەوە و دەشڵێت بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێم بەهۆی بە قاچاغ بردنیەوەیە. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند دروستبوونی قەیرانی سوتەمەنی لە بەشێک لە پارێزگاکاندا بەهۆی بە قاچاغ بردنیەتی. بە قاچاغ بردنەکەش بۆ دەرەوەی سنووری عێراق نییە بەڵکو بەشێکی وەکو بنزینی بازرگانی دەفرۆشرێت لەلایەن کۆمپانیاکانەوە. جگەلەوەی ژمارەیە کۆمپانیای وەبەرهێنان هەن کاپشکیان لە وێزگەکان زیاترە. ئەماژەی بەوەش کرد وەزارەتی نەوت نرخی 1 لیتر بنزین بە 450 دینار و غاز بە 400 دینار بە هاوڵاتیان دەفرۆشێت. لە کاتێکدا نرخە جیهانێکی 1500 دینارە، بەڵام حکوومەت پشگیری نرخەکە دەکات. وەزیری نەوتی عێراق باسی لەوەش کرد هیچ چارەسەرێک نییە جگە لە بەرزکردنەوەی نرخەکەی، بەڵام هیچ نیازێکیان نییە بۆ ئەو کارە چونکە ناتوانن لەوە زیاتر فشار بخەنە سەر توێژە هەژارەکەی کۆمەڵگە. کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق کار دەکات بۆ گەڕانەوەی ئەو پارەیە کە وەکو بارمتەی جارایی لە کاندیدانی سەرکەوتوی هەڵبژارنەکە وەرەگرت بوو. هەروەک هەڵوەشانەوەی حزبێکی سیاسیشی پەسەند کرد لەسەر داوای فەرمانگەی کاروباری پارت و ڕێکخراوە سیاسیەکان بەبێەوەی ئاماژە بەنای حزبەکە بکات. دادوەر جەلیل عەدنان سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان ڕایگەیاند کۆمسیۆن هەموو ڕێشوێنێکی کارگەڕی و یاسایی گرتووەتە بەر بۆی گێڕانەوەی ئەو پارەیە کە وەکو بیمە لە کاندیدانی سەرکەوتوی هەڵبژارنەکە وەرەگرت بوو. ئەویش لە ڕێگەی تۆمارکردنی داواکاریەک لەلایەن پەرلەمانتارانی سەرکەوتووەوە لە نووسینگەکانیان لە پارێزگاکان. هەروەک سزای دارایی بەسەر سەرجەم سەرپێچیکارانی هەڵبژارنەکە دەرچووە و پێویستە لە ماوەی 10 ڕۆژدا و سزایە بدەن. سەبارەت بە دابەشکردنی پاداشتی کارمەندانی سەر سندوقەکانیش وتی لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە کارەکانیان بۆ مەبەسەدەست پێ کردووە و لە هەندێک پارێزگا دابەشکردنەکە تەواو بووە و
لە هەندێک پارێزگای دیکە کاری لەسەر دەکەن و هەندێک پارێزگاش هێشتا کارەکانیان تەواو نەکردووە. هەر کاتێک ئامادە بن و پاداشەدا بەش دەکەن. هەروەک ئاماژەی بۆ بەردەوامی کارەکانیان کرد بە تایبەت بۆ نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری و دەرهێنانی کارتونەی بایۆمەتری بۆ دەنگدەرانی نوێ. چارچۆی هەمانگی دەست پێشخەرێکی بۆ پێکهێنانی حکوومەت ڕادەستی قاوارە سیاسیەکان کرد و چاوەڕوانی وەڵامیان دەکات. محەممەد زیادی پەرلەمانتاری تلافی دەوڵەتی قانون بڵاوی کردەوە چارچۆی هەمانگی چاوەڕوانی وەڵامی قاوارە سیاسیەکان لەسەر دەست پێشخەرەکەی دەکات تا بەر لە 6 نیسان دەست بۆ توێژەکانی پێکهێنانی حکوومەت بکات. تیشی تانەگەینە ڕێککەوتن لەسەر هەموو پرسەکان و وادەی دانیشتنی پەرلەمان بۆ بژاردننی سەر و کۆمار دیاری ناکرێت. ئەماژەی بەوەش کرد چوارچۆی هەمانگی بیری لا بەشداری نەکردنی ڕەوتی سەدر لە حکوومەت زانە کردوێتەوە. پێی وایە کە کۆلەکەیەکی ستەرەکێر حکوومەتێکە. بۆیە دەوێت لەگەڵ هەموو لایەنەکان بگاتە ڕێککەوتن تا هەمووان بەشداری حکوومەت و پرۆسی سیاسی بکەن. واوتیشی استراتیژێتی چوارچۆی هەمانگی ڕۆن و دیارە و خۆی لە بەشداری پێکردنی هەموو پێکهاتەکان لە ئیدارەدانی وڵات و کردنەوەی دەرگای و توێش لەگەڵ کورد و ڕەوتی سەدر دەبینێتەوە. ئەو پەرلەمانتاری دەوڵەتی قانون ڕاشیگەاند و توێژەکان بە وەڕاستەیە دەست پێ دەکەن تا کۆتایی بۆ باردۆخە سیاسیە چەق بەستوی ئێستا بهێنرێت و بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت. جیاواز لەمانە دەستگای میدیای کەرکووک درامایەک بۆ مانگی ڕەمەزان بەرهەم دەهێنێت بە ناوی سەردەمی تەکنەلۆژیا کە لە جەرهێنانی هونەرمەند محەممەد سەیدە و ژمارەیەک هونەرمەندی کەرکووک خۆبەخشانە ڕۆڵی تێدا دەبینن. هاوکات ئەکتەرانی بەشداربووی دراماکەش سپاسی دەستگای میدیای کەرکووک دەکەن بۆ ڕەخساندنی ئەو هەلە و دەرخستنی توانەکانیان. سلام علیکم. بۆ ڕەخساندنی هەلی زیاتر بۆ هونەرمەندانی کەرکووک دەستگای میدیای کەرکووک درامایەک بۆ مانگی ڕەمەزان بەرهەم دەهێنێت. نایم مەشهورە جەوهەر. بۆ نایم جەوهەر حتا ئەمانە لە دەرگات بن و دەرگات ئاوا داخرا بێت و تەنها بۆ بەڵێندەر و دەوڵەمەند و ماستاوچی کراوە بێت داخرا بێت لە خەڵکی هێژار تو سەرکردنی وانیە وەڵڵا با وایە بینین. بەرهەمەکە بە ناوی سەردەمی تەکنەلۆژیا لە دەرهێنانی هونەرمەند محەممەد سەیدە و ژمارەیەک هونەرمەندی کەرکووک بە خۆبەخشانە ڕۆڵی تێدا دەبینن و لە 15 ئەڵقا پێک دێت. ماوەیە کە ئەمە سەرقاڵی وێنەگرتنەکەین ئێستا بەردەوامین بەڵام لەگەڵەوەشا ئەمە کاری مۆنتاژ کارمان کردووە و بە ئومێدەین بتوانین لە مانگی ڕەمەزانە ئەم درامایە پێشکەشکەین کە بڕیار وایە 15 ئەڵقا ئامادە بکەین و پێشکەشی جەماوەری بکەین. ئەکتەرانی بەشداربووی دراماکەش سوپاسی دەستگای میدیای کەرکووک دەکەن بۆ ڕەخساندنی ئەو هەلا بۆ دەرخستنی توانای هونەرمەندانی کەرکووک لە پێناو خزمەتکردنی شارەکە بەو پێی لەم دۆخەی ئێستای ناوچەکە پێویستی بە دراما و بەرهەمی تەلەڤیزۆنی کوردیە. ئێمە وەک ئەکتەرەکانی کەرکووک دەور 25 ئەکتەرە بین بە کوچ و کوڕەوە بە خۆبەخش ئیشەکەین بۆ شاری کەرکووک. هەموو نیەتی ئێمە ئەوەیە کە خزمەتی شارەکەمان بکەین بە بێ مقابل بە بێ هیچ شتێک هەر ئەوەنەیە ئێمە ئەمانەوەی خزمەتی شارەکەمان بکەین. چی لە کەرکووک و چی لە دەروی کەرکووک بە گرنگی ئەزانین بە پێویستی ئەزانین بەڕاستی ئەگەر شارەکانی تر پێویستیان بە دراما بێ کەرکووک سەدقات پێویستی بە درامایە. لەبەروی ئێمە ئێستاش لە ناو جەرگەی شۆڕشان ئێستاش لە ناو خەباتین لەبەر ئەوە ئەگەر بتوانین بە دراما خەبات بکەین ئەمجا بتوانین لە ڕێی دراماوە بەڕاستی و شیارکردنەوەی تاکەکانی کەرکووک زەڕورە زۆر پێویستە. درامای سەردەمی تەکنەلۆژیا بەشێک لە ناوڕۆکەکەی تەنز ئامێزە و زیاد لە 20 ئەکتەر بە شێوەیەکی خۆبەخش بەشداریان تێدا کردو و دەستگای میدیای کەرکووک کاری بەرهەمهێنانەکەی لە ئەستۆ گرتووە. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک.
شەوانی ڕەمەزان دوای بەربانگ بازارە میلیەکانی شاری هەولێر جمەی دێت لە هاوڵاتیان و بازاری تەعجیلی شێکێکە لە بازارە میلیەکانی شارەکە کە ناوبانگی زۆرە لە برژاندنی گۆشتی باڵندەی کێوی. هاوڵاتیان لە سەرجەم شارەکانی ترە ڕووی تێدەکەن و دەشڵێن گۆشتی باڵندەی کێوی چێژ و تامی تایبەتی هەیە. کۆڵانە قەرەباڵغەکانی گەڕەشی تەعجیل دوای بەربانگ جمەی دێت لە هاوڵاتیان. برژاندنی گۆشتی باڵندە چێویەکان ئاسمانی نێو بازارەکەی تەنیوە. مام شێروان 90 ساڵ لەمەوبەر خواردنگەی گۆشتی باڵندە چێویەکانی کردوتەوە و دەژڵێت زیاتر باڵندەی چێوی لە بازار خواستی لەسەرا و دامچێژیشی زیاترە. براگچکەت شێروان خەساب هەر لەو منطقەی بە شێروان خەساب مەشهور بوویمە تقریبی 19-20 ساڵ الله یعلم لەو دەورەیە لەناو منطقەیمە و خواردن و چشمان با بڵێن لەسەر پەلەوەر و چشتی وەها گاپەڕ و سوسکە و مراوی کیویە و کۆتری زاز لە سوسکەیە و هەوێردەیە پۆڕە و ناوە خواردنانە زۆر کەسە یعنی هەیە ڕوودەکە لە بۆ منطقەی تەعجیل ڕوودەکاتە و خواردنانە زیاتر خەڵک لەوەی دێتن با بڵێن لە لای دەشت دێ لە ڕانیای دێ لە سلەیمان دێ لە کەرکووک دێ زۆر کەس یعنی ڕوو لە منطقەی تەعجیل دەکات تایبەت بۆ خواردنانە لێرە با بڵێن وەکو سینگە مریشک باڵی مریشک ماسیمان هەیە جەرگمان هەیە گورچیلک و گۆشت و بابەتی زۆرە خواردنەکانمان طبعا ڕەمەزانان لە هەموو لای خەڵک ڕوو دەکاتە منطقەی تەعجیل لە بۆ ئەو ناو خواردنانە هەر کەس و بابەتێک هەیە حەزی لە سوسکەیە لە بە سوسکەی دێ زۆر شەخصم دیتێ یعنی لە سلەیمانی لە کۆیە لە ڕانیای هاتێ لێرە بۆ سوێسکە و کە و گاپەڕ و ئەو ناوە خواردنانە. شەوانی ڕەمەزان و بازارەکانی تەعجیل قەرەباڵغ دەبن و خواردنی گۆشتی باڵندە چێویەکانیش بازاڕی گەرمە. ئەو خواردنانەی باڵندانێک کە فۆکلۆرێکە سەدەمانێک ئەمە یعنی خەڵکانێک زۆر ینی ئێستا کەسانی بەناوبانگ هەیە لە هەولێرێ وەکو مام کەریم یعنی یەک لەو کەسانە بەناوبانگانەیە دەچونە جێی وەها لە ینی ترسناک بەڕاستی یعنی جێ عوبە و جێ شەڕی ئێران و عێراقی عوبەی شەڕی ئێران و عێراقە بوو ئەوانە لە بۆ ڕاوکردنی ئەو باڵندانە دەچونە ئەو جێ مەترسیدارانە وەکو سەعود و دۆکان وەکو لای کەرکووک و لای قەڵات زێ و ئەلەو مەنتیقانە زۆر ڕاو دەکرێت ینی بەنسبەتەوەی برادەران باسییان لە بۆ من کردیان بەڵام ئێستا ئەو زەحمەتیەی ناوێ ئێستا ئەلێرە دادەنیشی یعنی کۆترەشی جوانبی سوسکەبی گاپەڕبی پۆڕبی کەوبی مراویبی هەر یەک لەو شتانت عەزێبی لۆ لە پێشی دادەنن خزمەتت دەکەن بە ماستا و چایەکی نازدارە لۆ دەین و یعنی ئەتوو زگی برسیت لە سبەینەوە زوو زگت برسێ کەدی ئێرە بەست دیار دانیشی ئەتووە دەزانی هەر بە ڕۆژش نەبوو. شەوانی ڕەمەزان بازارەکانی شار لە پاش بەربانگەوە تا پارشێ و قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە و هاوڵاتیان بۆ جێبەجێکردنی پێداویستیەکانیان سەرقاڵن. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. ئەماژە دەم با سەردێڕی دووەمی هەواڵەکان. ڕۆژنامەی چاودێر لا سەرچاوەیەکەوە ئاشکرای دەکات کابڕی پارەی پێویست بۆ موچەی مانگی سێ بەردەستە و بەمەبەست دابەش ناکرێت. بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و خزمەتگوزاری لا بەشێک لە نەخۆشخانەکانی سلێمانی ڕادەگیرێت.
ڕۆژنامەی چاودێر لە بابەتێکدا بەناوی بۆچی موچەی مانگی سێدا بەش ناکرێت دەڵێت هەرچەندە بڕیار بۆ دوێنێ شەمە 2 نیسانی 2022 وەزارەتی جارەوی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی ئازار ڕابگەێنێت، بەڵام بەوەی تاوەکو جەژنی ڕەمەزان یەک موچە بدرێت ڕاگەیاندنی خشتەکە دواخراوە. دەشڵێت بە پێو زانیاری ئەمڕۆ یەکشەمە لە وەزارەتی جاراییەوە تایبەت دراونەتە ڕۆژنامەکە، هەرچەندە بڕی پارەی پێویست بۆ دابەشکردنی موچەی مانگی ئازاری موچە خۆران و مامۆستایان و فەرمانبەران ئامادەیە، بەڵام بەهۆیەوەی کە تاوەکو جەژنی ڕەمەزان تەنیا یەک موچە بدرێت، هێشتا وەزارەتی دارایی لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە فەرمانی ڕاگەیاندنی لیستی موچەی پێنەدراوە. ڕۆژنامەکە ئاماژەی بەوەش داوە کە یەکێکی دیکە لە هۆکارەکان داوام نەکردنی وەزیری داراییە بەهۆی نیگەرانەکانی لا دروستکردنی ئاسنگ لە بەردەم بەکارهێنانی دەسەڵاتەکانیدا. ڕانەگەیاندنی دابەشکردنی موچە لە کاتێکدایە ڕۆژی چوارشەمەی هەفتەی ڕابردوو جوتیارە عادل و تەبێژی حکوومەتی هەرێموتی سەرەتای ئەم هەفتەیە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت کە چی وا دەرنەچوو. بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و خزمەتگوزاری لە بەشێک لە نەخۆشخانەکانی سلێمانی ڕادەگیرێت. سامان لەتیڤ و تەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕاگەیاند لەمڕۆوە بەهۆی گرفتی نەبوونی دەرمان و کەرەستە و پێداویستی پزیشکیەکان بەشێک لە ناوەندە تەندروستیەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی خزمەتگوزاریەکانیان ڕادەگرن. وتیشی یاریەک لە نەخۆشخانەکانی هیوا و منداڵبوون و دکتۆر جەمال ئەحمەدی منداڵان و پسپۆڕەکانی دڵ و بانکی خوێن بەشێکی زۆری خزمەتگوزاریەکانیان ڕادەگرن. لە میانەی سەردانیکردنی ڕاهێڵ فەریدۆن بریکاری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بۆ چاودێریکردنی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان سەبارەت بە دابینکردنی میلاکات بۆ نەخۆشخانەکانی هەرێم ڕایگەاند وەزارەتی تەندروستی تاکە وەزارەتە کە بە دوور نووسراوی جیاواز و ڕەسمی داواکاری ئاراستی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ دامەزراندنی 2500 کەس لە بواری تەندروستیدا، بەڵام تاوەکو ئێستا چاوەڕوانن. پەروێزخانیش بکەین بۆی نزیکەوە بزانین ئەو ڕێکارە تەندروستیانەیە گیرێتە بەر بۆ هاودەکتنی دەرمان و یا خۆراک و پشتانی پەیوەندیان بە هاوڵاتیان و ژیان ڕۆژانەی خەڵکەوە هەیە. تایبەت بە گرفت و پێداویستەکانیان ئێمە لێرە هەوڵە دەین لە نزیکەوە بزانین چی وەکو باسم کرد چ پێویستێک هەیە کە بوونی نییە. دواتر ئەوەی شاری لە کەلار و لە شار بەڕێوەبەرایەتی گەرمیانە بۆی ئەو کێشانە و کێشانەی کە هەشە لە دابینکردنی دەرمان و کە لە پولە بەردەوامەکان و پێداویستە هەنووکەی و سەرەتایەکانی خزمەتگوزاریەت تەندروستیە بە تایبەتی فریاگوزاری سەرەتایی بتوانین جێبەجێ بکەین و دابینی بکەین لێرە. خۆشبەختانە کۆمەڵە ڕێکار و ڕێنمایی لە ئەنجومەنی وەزیرانەوە دابەزێنراوە کە بەڕێوەبەرە گشتەکان دەستوری ئیدارەکانە ئەتوانن تەناقل بە فەرمانبەران بکەن و نەگەڕێنەوەتان بۆ خودی وەزارەتەکانیشیانە. ئەنی لانیکەمێن بتوانین لەم قۆناغەیە کە ناتوانین کەس دابمەزرێنین لە دایرەیەکە یا لە بەڕێوەبەرایەتێکە هەر بەڕێوەبەرایەتێکە کەسمان خەڵکمان پێویستە بهێنێ نەخۆشخانەکان یا بینە کەتی تەندروستی و بە هەمان شێوە بۆ شوێنەکانی دیکە، بەڵام وەکو دامەزراندن ئێمەش لە ئێستاە چاوەڕی وەڵامین و پێم وایە ئەمە تاکە وەزارەتیشین کە ساڵی پار نووسرامان بەرزچۆتۆ داوای دامەزرانی 2500 کەسمان کردووە لە کارمەندان ستافی تەندروستی جگە لە 500 پزیشکی پسپۆری پزیشکی ددان لە بەر پێداویستی نەخۆشخانەکانمان کە لە دەرئەنجامی کۆبوونی ئەنجومەنی وەزارەتەوە پێداویستی بەڕێوەبەرایەتی گشتیەکانە، بەڵام تا ئێستا چاوەڕێی وەڵامین و نەک جارێکی دوو جای نووسراومان کرد و لە بەدادا چوونای. ناوەندی هاوبەشی مانگی خەیرانەکان بە هاوکاری کۆنسڵگەری گشتی ئەڵمانیا لە هەرێم کۆمەک و هاوکاریەکانی ئەو وڵاتەی
پێشکەشی پارێزگاکانی هەرێمی کوردستان کرد. حسێن کەلاری بەڕێبەری ناوەندی هاوبەشی مانگی قەیرانەکان ڕایگەاند 5 ئۆتۆمبیلی تایبەت بە تیمەکانی بەرگری شارستانی و پێداویستی فریاکەوتن بە بڕی $330,000 بەسەر هەر 4 پارێزگاکەی هەرێم و ئیدارەی سۆراندا بەشکراوە. کاریگەرێکی بەرچاویان نەبوو بە تایبەت ئەگەر تێبینیتان کردبێ لافاوەکانی ناو شاری هەولێر ئەوە خۆبەخشانە جوودی پایانێ سەلماندووە کە ئەوەش سەلماندنی ئەو حەقیقەتەیە و ئەو پاڵپشتەیەکە سوودیان لە توانە و ئەکادمیەتی توانای زانستی THW وەرگتووە سەرڕای توانای مرۆیی کارمەندان و خۆبەخشەکانی ئێمە لەپاڵ ئەوە دروستکردنی چەندین سنتەری لۆجستی بۆ گواستنەوەی کەلوپەل و پێداویستی کەمپی ئاوارەکان و هەروەها قەیرانەکان سەرڕای ئەوە ئێمە لە داهاتوو پلانمان هەیە کە کۆمەلگایە گواتە مرکز تەدیبی بکەینەوە بۆ کاتی ڕوودانی بوومەلەرزە بۆ ڕاهێنانی ئەو خەڵکانەیە کە لە بواری بوومەلەرزە و کارەساتە سروشتەکان دەتوانن هاوکارمان بەتەکید ئەو سنتەرێکی ناوەندی بەڵام کۆمەکەکان بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. Deutschland ist sehr, sehr stolz, hier unterstützen zu können. Die Partnerschaft mit JCC ist eine... زۆر خۆشحاڵە و شانازی بەوە دەکات کە هاوبەش و شەریکی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکانە و پشتگیری لەوان دەکات. دوای ئەم دیدارە نمونەیەک دەبینین لە یاسیناریۆیەک دەبینین لە کارەکانی ناوەندی هاوبەشی هەماهەنگی بۆ چۆنێتی ئەنجامدانی کارەکانیان. دواتریش ئۆتۆمبیلەکان ڕادست دەکەن. نەخۆشخانەی شەهید خالید گەرمیانی لە کفری ڕۆژانە پێشوازەیەکی زۆر لە نەخۆشی پارێزگاکانی سەلاحەدین و دیالە دەکات. بە ئامادەبوونی بریکاری وەزارەتی تەندروستی و یەکێک لە کۆمپانیا نەوتەکانی ناوچەکە 20 ئامێر و کەرەستی جیاواز بۆ نەخۆشخانەکە دابین کراوە. نەخۆشخانەی گشتی شەهید خالید گەرمیانیە لە کفری ڕۆژانە جمەی دێ لە نەخۆش جگە لە دانیشتوانی کفری ناوچەکانی سنووری پارێزگای سەلاحەدین و دیالەش سەردانی دەکەن. ڕێژەی پێداویستەکانی ئەم نەخۆشخانەیە تاوەکو ئێستا هاوشێوەی مێژۆکەی نییە. دوای داوایەکی زۆری ئیداری شارەکە و ستافی نەخۆشخانەکە بە ئامادەبوونی بریکاری وەزارەتی تەندروستی و بە هاوکاری یەکێک لە کۆمپانیان ناوتەکانی ناوچەکە نزیکەی 20 ئامێر و کەرەستە و پێداویستی بە نەخۆشخانەکە بەخشرا. وەسپاسی کۆمپانیای گازپرۆمەکەم لە جارێکی تروە لە هەنگاوێکی تروە چالاکێکی تر کفریان بەسەر کردەوە. ئەم چالاکی ئەمڕۆمان ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان بە سەرپەرشتی بە ڕێز بریکاری وەزارەتی تەندروستی سەبارەت بە دابینکردنی بڕی $150,000 بۆ کەرتی تەندروستی لە کفری کە پەیوەستە بە دابینکردنی کۆمەڵێک کەلوپەل و پێداویستی و ئەجیزەی پێشکەوتوو لە بەشی نەشتەرگەری و پێویستیەکانی کفری و ئێستایی نەخۆشخانەی کفری. بریکاری وەزارەتی تەندروستیش ڕایگەیان بە مەبەستی بەدەداچوون لە پێداویستی نەخۆشخانەکانی گەرمیان هاتوونەتە ناوچەکە تا بە هەموو لایەکەوە باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە گەرمیان بکەن. لە بەرنامەی سەدانی گەرمیان و بەسەرکردنەوەی گەرمیانمان هەیە لەم چەند ڕۆژەیە بۆ لە شاری کفری شۆ دەستمان پێکرد بۆ لەبەر ئەهەمیەت و تایبەتمەندی و هەستیاری ناوچەکە بۆ ئێمە خۆشحاڵ بووین کە لەم مەراسیمی هاوکاری کردن دابینکردنی چەند ئامێر و پێداویستێک بۆ نەخۆشخانەکە لەیان کۆمپانیای گازپرۆم و بە هەمانگی لەگەڵ وەزاری سامانە سروشتەکان کە سەر داوای نەخۆشخانەکە و هەمانگی و سەرپەرشتی بە پایمقامەتی کفریدا بووە. دیارە ئەمە بۆ خۆی کە کۆمەڵێک ئامێر و کۆمەڵی پێداویستی لە نەشتەرگەری چاو و قورگ و گوێ ماوەی چەند ساڵێکە یەکێک لە داواکاریەکانی دانیشتوانی کفری و ستافی نەخۆشخانەکە داواکاری چارەسەرکردن و
بەرەو پێشبردننی دۆخی ئەم نەخۆشخانەیە بووە، بەڵام تاوەکو ئێستا وەک پێویست نەتوانراوە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێت. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.